لێکۆڵینەوەکان دەری دەخەن هێرشەکەی ڕۆژی یەکشەمەی ئۆرلاندۆ هێرشێکی تیرۆریستیە. سەرۆک ئۆباما ڕۆژی دووشەمە ڕایگەیاند ئۆمەر سیدیقی مەتینی بکوژ وا دیارە کەوتۆتە ژێر کاریگەری زانیاریە توندوتیژەکانی ئینتەرنێت. لەم ساتەدا هیچ بەڵگەیەکی ڕوون نییە کە ئەو لەلایەن هێزێکی دەرەکیەوە ئاراستەکرا بێت پێدەچێت لە دواساتدا بەیعەتی بۆ داعش کرد بێت، بەڵام هەتا ئێستا هیچ بەڵگەیەکی ڕاست نییە کە لەلایەن داعشەوە ئاراستەکرا بێت یان بەشێک بێت لە پلانێکی گەورەتر. دەست بەجێ پاش ڕووداوەکە داعش بەرپرسیارەتی هێرشەکەی گرتە ئەستۆ، بەڵام سەرۆکی FBI دەڵێت لێکۆڵینەوەکان هیچ ئاماژەیەک بەوە ناکەن پەیوەندی بە ڕێکخراوێکی تیرۆریستیەوە هەبوو بێت. لە ئێستادا ئێمە لە ژیانی بکوژەکە دەکۆڵینەوە بە تایبەتی شتە ئەلیکترۆنیکەکانی تا بتوانین تێبگەین لە مەبەستی و لەوەی ئایا پەیوەندی بە کەسی ترەوە هەبووە کەس ئاراستەی کردووە یان کەس هاوکاری کردووە. هەتا ئێستا هیچ ئاماژەیەک نییە بۆ ئەوەی کە ئەمە پیلانێکی دەرەکی بێت و هیچ ئاماژەیەکیش نییە کە ئەو بەشێک بوو بێت لە هیچ جۆرە ڕێکخراوەیەک. FBI لە ساڵی 2003 و 2004 گومانی توندڕەوبوونی ئەو بکوژەی کردبوو، 3 جاریش FBI وتوێژی لەگەڵدا کردووە، بەڵام دەڵێت هیچ بەڵگەیەک نەدۆزراوەتەوە. هیچ شتێک نادۆزمەوە لەناو کارەکانماندا کە بڵێم دەبوایە کارمەندەکان بە شێوەیەکی تر بیان کردایە. باوکی ئەو تیرۆریستە دەڵێت ئەو ئاگاداری کارەکانی کوڕەکەی نەبوو، هەرگیز گومانی لێ نەکردووە. هەرچەند کوڕمە بەڵام من دەرمەوەدا دەنیام ئەمە کارێکی تیرۆریستیە، ئەمە تۆقاندنی خەڵکە، من هەرگیز لێ ناگۆرم. موسڵمانەکانی ئەمریکاش بەم ڕووداوە متبوون و ئیدانی ڕووداوەکە دەکەن و پێیان وایە ئەو کارە گزارش لە ئاینەکەیان ناکات. ئەم کەسانە تاوانکارن، هەموو بیانوێک بەکاردەهێنن بۆ گەیشتن بە ئارەمانجەکانیان، جا ئەمە بە تەواوەتی هیچ پەیوەندی بە ئاینەوە نییە، ئاینی ئێمە هانی توندوتیژی نادات. هاوکات موسڵمانەکان هەنگاویشیان ناوە بۆ هاوکاریکردنی بریندارەکان و بنەماڵەی کوژراوەکان. ئێمە بڕیارماندا کۆمەڵگای موسڵمانان پێکەوە کۆبکەینەوە و پارە بۆ خێزانەکان کۆبکەینەوە. بەڵام دۆناڵد ترامپ کاندیدی چاوەڕوانکراوی کۆماریەکان بۆ سەرۆکایەتی ئەمریکا دەڵێت پێویستە سنووری ئەمریکا بەڕووی کەسانێکی دیاریکراو دابخرێت. من هاتنی کۆچبەر ڕادەگرم لەو شوێنانەی جیهانەوە کە بەڵگەی مێژووی تیرۆریستی دژ بە ئەمریکا و ئەوروپا و هاوپەیمانانی لێیە تا ئەو کاتەی بە تەواوەتی تێبگەم چۆن بتوانین ئەم هەڕەشانە نەهێڵین. هیلری کلینتن کاندیدی چاوەڕوانکراوی دیموکراتەکان دەڵێت کوشتنی خەڵکانی بێتاوان دڵمان بریندار دەکات، بەڵام دەبێت یەکگرتوو بین. وروژاندنی بیرۆکەی دژ مسلمانان و هەڕەشەکردن لە قەدەغەکردنی خێزان و هاوڕێیانی ئەمریکایە مسلمانەکان و هەروەها میلیۆنان کارداری مسلمانی ئەمریکا و ڕێگاگرتن لە گەشتیاران تا بێنە وڵاتەکەمانەوە کار دەکاتە سەر زۆرینەی ڕەهای مسلمانان کە حەزیان بە ئازادیە و تیرۆر ڕەت دەکەنەوە. کاربەدەستان نێوی 48 کەس لەو 49 کەسیان ڕاگەیاندووە کە لە هێرشەکەی بەرەبەیانی یەکشەمە لە ناو یانەیەکی شەوانەی هاوڕەگەزبازەکان لە ئۆرلاندۆ کوژران. لەو هێرشەدا 53 کەسیش بریندار بوون. هێرو زەنگەنە دەنگی ئەمریکا.